لە دوای گۆڕانکاری سیاسیەکان لە هەرێمی کوردستان لە هەر سێ سەرۆکایەتی هەرێمدا ئێستا دەنگۆی داتاشینی دەستگایەکی نوێ لە ناو میدیادا بڵاوە کە ئامانجی سەرەکی لێ پشتگوێ خستنی دامەزراوە فەرمی و شەرعیەکانی هەرێمی کوردستانە. پارتی دیموکرات بەوە تۆمەتبار دەکرێت کە هەوڵی دامەزرانی ئەنجومەنێکی سیاسی دەدات، بەڵام هەرزوو هەواڵەکە لەلایەن حزبەکە و ڕۆشنبیرانەوە ڕەت کرایەوە. ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامیش دەڵێت هەر هەوڵێکی لەم شێوازە جۆرێکە لە پاشەکشە لە پرۆسەی مەدەنی و سیاسی. مبدئیاً یعنی یەکبوونی لایەنە سیاسیەکان وەکو ڕاوێژکردن بە یەکتر و بۆ پاراستنی یەک ڕیزی گەلی کورد و تاوتوێکردنی پرسە سیاسەکان شتێکی باشە، بەڵام بە تەحدید پێکهێنانی ئەنجومەنێک بە ناوی ئەنجومەنی پارتە سیاسەکان بەو مانایە کە بکرێتە بەدیل و ئەلتەرناتیڤ بۆ سیستەمی حکومڕانی مەدەنی واتە بۆ پەرلەمان بۆ حکوومەت، ئەوە جۆرێکە لە پاشەکشە لە پرۆسەی مەدەنی وەگەڕانەوەیە بۆ دواوە. زۆر شتێکی خراپە کە ئەنجومەنی پارتە سیاسەکان بکرێتە بەدیلی پەرلەمان یا حکوومەت، لەبەرەوەی ئەو پەرلەمانەی کە هەیە هەم نوێنەری خەڵکن هەم نوێنەری لایەنە سیاسەکانن. ئێمە ئەسڵەن باوەڕمان بە مەرجەعنیەوە کەسیش بە مەرجەعی خۆمان نازانین. لەسەرم پرسە ئەندامێکی جڤاتی گۆڕانیش دەڵێت ئەوان جگە لە پەیڕە و بەرنامەی حزبەکەیان هیچ کەسێک لە هەرێمی کوردستان بە مەرجەعی خۆیان نازانن و دەڵێت دژی هەموو هەوڵێکی لەم جۆرەی گەر لە هەرێمی کوردستان بوونی هەبێت. ئەم بابەتە لە ئەسڵدا بوونی نییە، چەند لایەنێکی بچووکی سیاسی دروستکراو لە هەرێمی کوردستان ئەم بابەتە دەوروژێنن و خەریکی ڕێگە خۆشکردنن بۆ شتێکی لەم بابەتە و خەریکن خۆیان شیرن دەکەن بۆ پارتی دیموکراتی کوردستان. دروستکردنی شتێکی لەم شێوەیە گەڕانەوەیە بۆ سەردەمی بەرەی کوردستانی و ئەمە لێدانە لە دام و دەستگا لە مؤسسەکانی حکوومەت. لە ئێستادا ئێمە سەرۆکایەتی هەرێممان هەیە، سەرۆکایەتی پەرلەمانمان هەیە، سەرۆکایەتی حکوومەتمان هەیە. گەڕانەوە بۆ شتێکی لەم شێوەیە گەڕانەوەی بۆ بەرەی کوردستانی و ئیهانەکردنی دام و دەستگا و مؤسساتی حکوومیە. چاودێرێکی سیاسیش دەڵێت ئەگەر هەوڵی دروستکردنی ئەنجومەنە سەر بگرێت حکوومەتی هەرێمی کوردستان دەبێتە حکوومەتێکی باشاگەرایەتی و بنەماڵەیی. هەر هەوڵێک بۆ بە مەرجەعکردنی مەسعود بارزانیە هەر کەسایەتیەکی سیاسی تر لە هەرێمی کوردستان ئەمە 100% پێچەوانەی دەستوری عێراق و ناوەڕۆکی یاساکارپێکراوەکانی هەرێمی کوردستانە. ئەمە هەوڵێکە بۆ دروستکردنی خواوەندی سیاسی لە هەرێمی کوردستان کە ساڵانێکە پارتی دیموکراتی کوردستان دامەزراوە فەرمیەکانی هەرێمی کوردستانی بۆ بەکاردەهێنێت کە بەشێکی ئەم بڕگەیەش ئەوە بوو خۆی کرد بە سەرۆکی ئەنجومەنی باڵای ڕێفراندۆم، دوای ئەوە خۆی کرد بە سەرۆکی ئەنجومەنی باڵای هێزە سیاسەکان لە هەرێمی کوردستان. ئێسش جارێکی تر بە ناوی ئەنجومەنی پارتە سیاسەکانی هەرێمی کوردستانەوە ئەوە بکات. هەڵبەت ئەوەی تا ئێستا ڕوونە پارتی دیموکراتی کوردستان 100% بۆ ئەمە ئامادەن، تەنانەت پروپاگەندەکانیان بە فەرمی لە ناو شاری هەولێر لە پێش قەڵای هەولێر دەست پێ کردو و وێنەکانیان بۆ بە مەرجەعکردنی ناوبراو وەک پروپاگەندە چۆن بۆ ڕێفراندۆم بە ئەنجامیان ئەگەیاند بەبێ ئەوەی هیچ دەرەنجامێکی لێک بدەنەوە لە ئاسی مەترسی. ئێساش هەمان کار ئەکەنەوە. بۆیە پێویستە خودی کۆمەڵی ئیسلامی، یەکگرتووی ئیسلامی، نەوەی نوێ، تەواوی ئەو هێزە ئۆپۆزیسیۆنانەی تر و تەنانەت خودی بزوتنەوەی گۆڕان و لایەنەکانی تریش لای کەم تۆزێک ئەوانەی کە ئێستا لەگەڵ حکوومەتیشن ڕێز لە ڕابردووی خۆیان بگرن و ئەو بانگەشانی کە ئەیان کرد بۆی کە لە سەروی پەرلەمانی کوردستان و یاساکانی هەرێمی کوردستانەوە هیچ مەرجەعێکی تر نییە. بپێچەوانەوە ئەگەر ئەمە قبول بکرێ داهاتووی هەرێمی کوردستان داهاتوویەکی ڕەشی بنەماڵی ئەبێت وەک ئەوەی کە ئێستا فەرمانڕەوایی حکوومەتی هەرێمی کوردستان و حکومڕانیان کردوتە حکومڕانیەکی بنەماڵەیی پاشایەتی. بۆیە پێویستە ئەمە ڕێگەی لێ بگیرێت و ڕێگا نەدرێت ئەم مەترسی کە هەمومان هەمانە بەواقع بکرێت. بە پێو زانیاریانی هەیە ئەنجومەنی باڵا لەسەر و هەموو دام و دەستگاکانی حکوومەت دەبێت و کەسی یەکەم یاخود دووەمی لایەنە سیاسیەکانی هەرێم تیا بەشدار دەبن. ئەمە جوا دەکات ڕۆڵی حکوومەت و پەرلەمان کەم بێتەوە و هەموو کات کەسانێک هەبن لەسەر و پەرلەمان و حکوومەتەوە بن. عیمران ئەمیر، کاناڵی ئاسمانی پەیام، هەولێر.